فدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان لە وڵاتی سوید سمینارێکی سەبارەت بە کورد لە سوید بەڕێخستووە. مژاری ئەو سمینارە سەبارەت بە ئەو دەرفەت و ئاستەنگانەیە کە بۆ تاکی کورد لەم وڵاتە دێنە پێشەوە. سمیناری کورد لە سوێد بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە کەسایەتیە کورد و سوێدیەکان بەڕێوەچوو، کۆرجێڕەکان هەرکام بەجیا تیشکیان خستە بووە سەر لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ژیانی تاکەکانی کورد لە وڵاتی سوید و ئەو ئاستەنگ و بربەستانەی کە لە ڕابردوو بۆیان هاتوونەتە پێش و تا ڕادەیەکیش تاوەکو ئێستاش بە بەردەوامی ماونەتەوە. وقتا مرف جانا دناره لکرد لسویده گله پیشکتی ده جواتی دا پر پیشکتی ده سیاست ده جیانا کلتوری ده جیانا ریخستنی دا گلک پیشکتن چه بوده. آلیه دنجی پروبلم جواکی ناف کرده دا چه بونه. بره بویری نخوش چه بونه. هری داوی ام بیجن کشتنش بو بناو ناموس ام بیجن است او چه بونه. بیکاری هی ام بیجن خودتنی حس کردن هی ام بیجن نکتنا ناف جواتی هی بشکی ام بیجن قاریره کی پر بلند کری جواتی دا تایبتی جی نسل دویامین نسل کزارو کاتیا اوورا چه بویا نه مرف دناره ل دوی حالی حاضر ایرو هفت پارلمانتر ل پارلمانت سوئدی اصلی خو کردن. تاکی کورد چه ئەوانەی کە لەو کۆمەلگایەدا لەدایک بوون و چه ئەوانەش کە لە تەمەنە جیاجیاکاندا هاتوونەتە وڵاتەوە بۆ بەرەو پێشچوون و بڕینی قۆناغەکانی ژیانیان ئاستەنگ و بربەستی جیاوازیان بۆ دێنە پێشەوە کە ئەمەش یەکێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ جیاوازی کلتوری. ئەو جیاوازیە زۆرەی کە من دەیبینم ئەوەیە کە لە کۆمەلگای کوردیدا زیاتر گرنگی بە ژیانی بنەماڵەیی دەدرێت و لە کۆمەلگای سویدیشدا ژیانی تاکە کەسی گرنگی پێدەدرێت. وەکو کەسێکی سویدی کە لە پەنجاکاندا و لە دەرەوەی شارەکان ژیاوم و تێکەڵاویەکی وام لەگەڵ خەڵکی بیانیدا نەبووە، ویستم جگە لە کللتوری سویدی کللتوری وڵاتانی دیکەش ببینم. بۆیە سەردانی کوردستانم کرد و لە کوردستان لەگەڵ کللتوری کوردی ئاشنا بووم کە یەکێک لە دەستکەوتە بەنرخەکانی ژیانی من بووە. کوردەکان دەبێ هەوڵ بدەن گرنگی بە کللتورەکەیان بدەن و بیپارێزن و زیاتر بڵاوی بکەنەوە. ئەو گەرمای و خۆشەویستیە کە لە ناو کورددا هەیە لە ناو کۆمەلگای ئێمەدا نییە. بهترین چی از خوازم هویت چاوا آواد به چت کاری هویت را به آستنگ ایرو و داره هدی کرد نبج جی دستینن و داره زاروک چه دبن مندال چه دبن او مندال مزن دبن هم وقتش مالبات خو و جوات دتشتین جره دستینه او تسیر الهویت دیگه کو هویت چاوا دکاره باش آوا ببه و چاواجی آستنگ دکاره پیشیه هویت درکه و که انسان نکاره به هویت خود پیدا بکه. بۆ ئەوەی تاکی کورد لە کۆمەلگا جیاوازەکاندا و بە تایبەتی لە کۆمەلگای سویددا بتوانێت بەسەر ئاستەنگەکانی سەر ڕێگای ژیاندا زاڵ بێت، پێویستە ئەو دەرفەتانەی کە بۆی دێنە پێشەوە لە دەستیان نەدات. وەکو کەنجێکی کورد خۆی ئەوەیە کە یەکەم شت من ئافرەتم، دووەم شت کە شکل و کە خۆم خەڵکی یعنی دایک و باوکم خەڵکی کورد و کوردستانن، وای لێ دێ کە لێرە لە سوید کێشی زۆرە بینن بە بۆنی ئەو شتە. کێشەکانیش چۆنە کە ئێمە هەم هەتاگە زمانمان زمانی سویدی بێ بەڵام شکلمان وەکو ئەوان نییە، بۆیە هەتا بە ناوە بە هەر شتێک بێ ئەمە داوای کارێک بکەین. یعنی ناوەکانمان چونکە وەکو یەک نییە، سویدیش خەڵکی سویدیش یعنی ئێمە دانن بەرەولاوە بەداخەوە، بەڵام ئێمە ئەبێ چی بکەین کە ئەزانین ئەم کێشانە هەیە، ئەبێ ئێمە لێرە لە کۆمەڵی سویدا زیاتر هەوڵ بدەین، ئەبێ دەرسەکانمان بەڕاستی هەوڵ بدەین بۆی دەرسەکەمان باش دەرچێ، ئەبێ هەوڵ بدەین کە زمانمان پاک بێت، ئەبێ هەوڵ بدەین کە دوا ڕۆژێکی سەرکەوتووی دروستکەین بۆ خۆمان. لە هەموو کۆمەلگایەکدا بۆ بڕینی پلەکانی ژیان ئاستەنگ و بربەستی تایبەتی هەیە، بەڵام گرنگ ئەوەیە کە بۆ گەیشتن بە سەرکەوتن لە هەوڵدان ڕانەوەستین. ئاوارە هەورامی، کوردستان تیڤی، ستۆکهۆڵم.